دەکرێت ئەوەی بەڕێز لەم هەفتەیەدا و لەم چەند ڕۆژەدا زۆر بە بوردی بینیوێتان لە کەناڵەکانەوە لە موبایل و لە ئینتەرنێتەوە قەزیەیەکی زۆر گەورە باسەکرێت لە ئاستی عالەمە. ئەم قەزیەیە بووەتە هۆکاری ئەوەی هەموو وڵاتان شۆک بوونە، خەڵکی هەمووی باسی ئەم قەزیەیە ئەکرێکەوە ئێمەی موسڵمانیش پێویستە لە ئاستی ئەم قەزیانە بێدەنگ نەبین و هەڵوێستی خۆمان هەبێ و ئاگادار بین. ئەو قەزیەش بریتیە لە قەزیەیەکی ئەخلاقی فەسادی خراپەکاری لە ئاستی عالەما ڕوویداوە، لە وڵات نییە ئێستا باسی ئەمە نەبێ کە پێی ئەوترێ قەزیەی دوورگەی ئیبستن. لە دوورگەیەکا کەوا کەوتۆتە نێوان ئەمریکای باکوور و ئەمریکای باشوورەوە. لەم دوورگەیە کە دەور و پشتی هەر هەمووی ئاوە کۆمەڵە دەوڵەمەندێک هەستاون بەوەی لە عالەمە لە وڵاتانە مناڵیان اختصاب کردووە و مناڵیان دزیوە و فڕانووە و بە فێڵکردن و بە غەشکردن مناڵی بچووک لە کوڕ و لە کچەوە هێناویانە بۆ ئەم دوورگەیە. لەم دوورگەیە بەپێ ئەو کەسانی کەوا ڕزگاریان بووە لەم دوورگەیە و بەپێ ئەو مەلەفانەی کەوا ئێستا بڵاو بۆتەوە لە ئاستی عالەمە، لەم دوورگەیەدا کۆمەڵە تاوانێکی وەها گەورە و قێزەون ئەنجام دراوە. بەڕاستی ئەگەر مناڵێک بیستێ سەری پێی سپیە بێ، ئەمەنە تاوانەکان قێزەون و خراپەکارن. باز دەواکرێکەوە مناڵەکان مناڵی بچووکی 10 ساڵ و 8 ساڵ کچی بچووک بە 10 نەفەر و 15 نەفەر و 20 کەس و 30 کەسەوە تەعدایان لێ کردووە و زینایان بەرامبەر کردووە. مناڵی بچکۆلە مناڵی بچووک 10 ساڵ 8 ساڵ باز دەواکرێکەوە سەر بڕدراون. هەندێ لەوانەی کە نەخۆشن، یعنی ئەمانە کەسانی نەخۆش نەبێ خەڵک چی داوە لەوەی گۆشتی بەشەر بخوا. باز هەندێ لە مەلەفەکان باس ئەوەکەن لەم دوورگەیە مناڵ خوراوە، خوێنەکەی کراوەتە پەرداخەوە و خوراوەتەوە. لە عالەمە لەوە قێزەونتر لەوە خراپتر لەوە ناشرینتر ئەوەیە لە ئاستی عالەمە ئەو کەسانەی ڕەغبەتیان بۆ ئەم دوورگەیە هەبووە سەرکردە سیاسیەکانی وڵاتەکانن. ئەو کەسانن کە وڵاتەکانیان بەدەسەوەیە، سەرۆکی وڵاتەکانن، دەوڵەمەندە عەبقەریە زەخمەکانن، ئەوانەی کە هەموومان ئێستا ناسین کە بڵاوە بێتەوە ناویانە بیستین. دەوڵەمەندەکانن، شازادەکانن، شازادەی وڵاتەکانن. ئەم سەرکردانن خەڵکی بەحساب زانا و فڵانی تایە چونەتە ئەو دوورگانەوە. مناڵ کوژراوە، مناڵ ئیهانەی پێکراوە، مناڵ تەنانەت من خۆم سێرم کردووە ئافرەتی تایە لە تەمەنی 16 ساڵ و 15 ساڵایە، ئەڵێ تەعدا و بەرامبەر کراوە، زینات لەگەڵا کراوە، لەگەڵ چەند کەس لەگەڵیا کردووە؟ لە وەڵڵاهی جاروا هەبووە 30 کەس لەگەڵیا کردووە. بۆچی ڕاد نەکردووە؟ بۆچی بەرگەت گرتووە؟ ئەڵێ مناڵ هەبووە بەرگەی نەگرتووە، مناڵ هەبووە مردووە لەو دوورگەیە. ئەڵێ من مناڵم بووە. چۆن چی تەمەنێکا مناڵت بووە؟ ئەڵێ لە 11 ساڵە مناڵم بووە. ئەمە تاوانێکی گەورەیە بەڕاستی خوای پەروەردگار کە لە قورئانە باسی فەساد و خراپەکاری یەهود و نەساراکە ئەفەرمێت تەکاد السەماوات یەتەفەطەرن منه وتەخر الجبال هەددا. خوا ئاگادارە خوای پەروەردگار لە قورئانە ئەفەرمێ بەهۆی تاوان و خراپەی یەهود و نەساراوە، بەهۆی گوناهەکانیانەوە ئاسمان و زەوی خەریکە ڕای ناگرن ئەم تاوانانە، خەریکە عەرز و ئاسمانە تەقێ بەهۆی ئەم تاوانە خراپەکاریەوە. تۆ وەرە دەزێ بڕواتە مناڵەوە، تۆ وەرە واد لێبێن نەفسیەتت واد لێ بکە، سەرکردەی وڵات بی، وڵاتی عالەمی زەخمت هەبێ، وڵات تۆ سێر سوبحان الله تەماه لە مناڵا بکەی، مناڵ بخۆی لەو شوێنەیە مناڵ لەت کراوە خوراوە، هەندێک شوێنی مناڵ خوراوە بە تایبەت، مناڵی لە بارچوو خوراون. ئەمانە بۆ ئێمە باسیەکەین، ئەمە ئایا جێی مزگەوت و مینبەری ئێمەیە؟ بەڵێ جێی مزگەوت و مینبەرەکانی ئێمەیە، بۆ ئەوەی ئێمەی موسڵمان وریابین بەرامبەر بە دڕندانێکی ئاواکەوا لە دەور و پشتمانە. هەر ئەوانەی کەوا لەم چەند ڕۆژەی پێشوە و لەم 1-2 هەفتەیە پشتیان لە ئێمە کرد و لە کوردانی ڕۆژئاوا کرد، هەر ئەو نەفز نزمانن هەزار شتی خراپەکەن، بۆیە نابێ ئێمە بەلامانەوە سەیر بێ، بۆیە نابێ ئێمە پشت بەوانە ببەستین. خەڵکانی بێدین کەی ئەوە ئێمە پشتیان پێ ببەستین، ئێمە دڵی خۆمانیان پێخۆش بکەین. خەڵکی ئێمە زۆر فەقیر حاڵە، چەند داماوین سەرۆک وەزیرانی فڵان وڵات ئەزانن چەند مهمە بە پاسکی لە ڕوا بۆ دەوام، ورکاکە بە تەیارە بڕوا بۆ دەوام، بەڵام ئەخلاقیاتیان کە ئەبینی بە من مەلەفەکانیان تازە بڵاوە بێتەوە، تازە شتیوان لەسەر و مناڵ خواردن، تەعداکردن لە مناڵ بێناموسی، شتیوا ئەبیسی سوبحان الله واللهی نازانم عەقڵ هەر ناچێتە مێشکتەوە. چەند ساڵێک ئەم قەزیە بڵاو بۆتەوە، چەند ساڵێک ئەمە هەیە
ئیلا پەردەپۆشیەکەن و ئیشارنەوە بۆیە ئیمە ئیماندار با بزانین ئەمانە حاشا لە ڕووی بەڕێستان خوای پەروەردگارە فەرمێ وەکو ئاژەڵوان بەڵکو لە ئاژەڵ خراپترن لەو دوورگایە سبحان الله وەرە وا لە ئافرەت بکەیت لە مناڵ بکەیت تەعدا یعنی تەعداکردن لە ئافرەت تەعداکردن لە مناڵ تەعداکردن لە حەیوانات تۆ سێر ئەم تاوانە گەورەیە سێر ئەم پیسیە سێر ئەم ناشرینیە بەڕاستی دوورگەیەک کە پێوترێت دوورگەی ئیبستن من لێرەوە ئەمڕۆ بانگتانەکەم ئیمانداران واز دەم دوورگانە بێنن وەرن بۆ دوورگەیەکەوە دوورگەی ئیسلامە دوورگەی موسڵمانانە دوورگەی خواناسانە وەرن بۆ دوورگەکەی ئیسلام لەو دوورگەیە مناڵەکانتان پارێزراون حیا و حورمەتتان پارێزراوە خێزانەکانتان پارێزراون مناڵەکانتان پارێزراوە خوا فێرمانەکە پێغەمبەرەکەی صلی الله عليه وسلم فێرمانەکە ڕێز لە گەورە و بچووک پارێزراوە لەم دوورگەیە سوێن بەخوا ئەوەی لەگەڵ ئیسلاما بێ وەک چۆن نوح سەلامی خوای پەروەردگاری لێبێ ئەوەی چووە کەشتەکەی نوح و ڕزگاری بوو واللهی ئەمڕۆژ ئەوەی لەگەڵ ئیسلاما بێ ئەوانە ڕزگاریانە لە غیری ئەوە ڕزگارت نابێ مناڵەکانت پارێزراو نابن ئەخلاقی خۆت و خێزان و مناڵت پارێزراو نابێ مجتەمەعت پارێزراو نابێ وەرن با بۆ دوورگەکەی ئیسلام هەوڵ بدەین وەرن با ئێمە بۆ ئەو دوورگەیە گەشتکەین واز دە گەشتکردن بێنین بۆم دوورگە پیسانە مەبەسم لە عەقیدە و بیر و باوەڕمانە با ئێمە لەگەڵ دوورگە جوانەکەی ئیسلاما بین کە فێری ڕێزگرتنمانەکە لە دایک و باوک فێرمانەکە کە بەڕەحم بین بەرامبەر یەکتر ئیمانی نییە و کەسێکەوە بەڕەحم نەبێ بەرامبەر گەورەکان و ڕێزیان نەگرێ و ئیمانی نییە و کەسەکەوە بەزەی بەرامبەر بە مناڵەکانانێتەوە ئەوە ئێمەیە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم فێری ئادابە جوانەکان ڕێزگرتن حورمەتگرتن پاراستنی خاک و نیشتیمان بەڕاستی ئەمانە هەمووی لە دینی پاک و پیرۆزی ئیسلامایە پێم خۆش بوو ئێوەی بەڕێز ئەم تاوانە ببیسن ئەم تاوانە گەورەیە لە یاد نەکەن لە جومعەکانمانە باسی بکەین لە وڵاتێکا شتێ ڕووداڵە ئەها من موسڵمان چۆن عەباءەکەن بەسەری بەری ژنە چ تاوانێکی گەورەیە ژنەکانیان خۆیان داپۆشیوە لەچکیان لەسەرایە ئەوە بە تاوانە زانن کە ئێمە خوشکەکانمان خێزانەکانمان کچەکانمان داپۆشراو بێ بە حیا و حورمەت بێ وەک چۆن ئەو دڵەمان لە قەفەزەی سگمانە پاراستومانە خێزانەکانمان و خوشکەکانمان ئاوها پاراستووە ئەوەیان پێ ناخۆشە ئەوان بە تیرۆریستیە زانن بەڵام مناڵ خواردن و مناڵ لەتکردن و خوێن خواردنی مناڵ و کەر لە پاچەکردنی و بێناموسیکردن لە بەرامبەر بە مناڵی بچووک ئەویان ئازادیە و ئەویان دیموکراسیەتەکەی ئەوانە و ئەویان شتی شخصی خۆتە شانازی بەوە مەکەن ئەلە ئەوروپا درۆ ناکرێت ئەی لەم وڵاتی ئیسلامیانە درۆکرێ ئای لەم وڵاتانی خۆمانە درۆکرێ ئەوروپی ڕقی دنیای لە درۆیە بیکوژە لەسەری بدە درۆ ناکە برە برامە پێی قسەیە مەکەم بەم درۆیە باواز دەبێنی برا ئەو شت نەماوە نەیکە گوناح نەماوە نەیکە تاوان نەماوە نەیکە ئەمانە ئەوە تیرۆریستی هی ئێوە بەڵامی خۆی تیرۆریستی نیە بزانە لە ئاسیا عالەمە ئەم مەسەلەیە هێت و ئەچێ هیچ وڵاتێ باسی ناکایانەوە کپیکەنەوە بۆ لەبەرەوەی زۆرێک لەسەرکردی وڵاتانی تێدایە ناویانی تێدایە ئەوە گەر مسلمانێک بووایان کە بە هەرایان کە بە هۆسەیەکی گەورە چیەکەن ئەمانە چیەکەن بەڵام بیر لەوە ناکەیدەوە ئێمەی مسلمان بڵین کاکەم دینە جوانەی ئێمە واللهی وا گرنگی بەم ئەم دینە وا گرنگی بە بەشەریەت و پاراستنی ئەم بەشەریەتە و ئەم نەفسیەتە داوە سوێن بەخوا لە حەدیسەکانە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمون ڕۆژێکیان هاوڵان ئەفەرمون لەناو جەنگا بووین پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئەگەر حەزەکەن زەلامێ ببینن ئەهلی جەهەنەم بێ سێر ئەو زەلامە بکەن ئێوە لەناو معرەکەی شەڕین ئەو پیاوە لەگەڵ ئێمە جیهادەکە لە پێناو خوایە تی ئەکۆشێ ئەفەرمێ ئێمەش دیقەتماندا باشم پیاوە بۆ ئەهلی جەهەنەم بێ تا برینار بوو لەوا بوو کەیتر کۆتایی پێ بێ خۆی بۆ نەگیرا خۆی کوشت چاوەڕێی ئەوەی نەکە ئەجەلی خوا پێی بگا خۆی کوشت ئەگەر بێت و زەلامێک 50 نەفەر بکوژێ 100 نەفەر بکوژێ ساڵان خەڵک وایە زانی ئەیان ئەمە تیرۆریست ئەمە ئیسلامیە کە خۆی تەقانوەتەوە بابە وەڵڵاهی ئەگەر ئیسلامی بێ نابێ خۆی بتەقێنێتەوە وەڵڵا ئەگەر موسڵمان بێ نابێ خۆی هەر خۆی بکوژە چ جای خەڵکی تر بکوژێ ئەبێ ئێمە ئەم شتانە بزانین کابرا لە معرەکەی شەڕایە لە جیهادکردنە لە پێناوی خوا برینارە بێت تەنها لەبەر ئەوەی کە خۆی ناگرێت چەقۆیەکە کا بە خۆیان خۆی کوژێ بۆی زوو ڕۆحی دەرچێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ و ئەگەر ئەتانەوێت زەلامێ ببینن ئەهلی دۆزەخ بێ ئەوەیە ئەم ئیسلامەت چێ چۆن فێرمانەکە ڕێز لە یەکتر بگرین حورمەتمان
حرمەتی خوێنێک چەند پارێزراوە، لاشەیەک چەند پارێزراوە، یەکێک بەبێ هۆ بکوژی. یعنی ئەم شەرعە لە هەموو لایەک و پارێزگاری لە بەشەریەت کردو. بۆیە بەڕاستی پێویستە ئێمە موسڵمان لە ڕۆژگاری ئەمڕۆماندا ئاگاداری حەدەسەکانی دەوروبەرمان بین، چی لە عالەما ڕوو ئەدا، ئەنجا ئەوە نەش فەقیر حاڵ نەبین، هەرچیەکیان ڕووتێ کردینیتە بەخوا ئێمەوانین بەخواوانی، کورە ئێوەوان، کورە ئێوە بێناموسن حاشا لە ڕووی بەرزستان، کورە ئێوە حەیاتان لە لەشان نەماوە، ئێوە خراپەکارن، ئێوە مناڵکوژن، ئێوە خوێن خۆرن. ئەخر خوێن خواردن کەی کورە بەشەر بێ زەکاتەوە لە خواردنی خوێنی حەیوانێک، چه جای بێ خوێنی مناڵ بخۆی؟ کورە بەشەر بێز لە مریشکێکی مردارەوە بووە کابی خوا، بەشەرێکی مسلمانێکی مریشکێکی مردارەوە بوو بخوا، جوچکەیە بخوا و چۆلەکەیەک مردارە بێتەوە بیخوا، وەڵی بێزی لێ کاتەوە، ئەڵێ مە حرامە، تۆ بی مناڵێکی لە بارچوو لێ بنیت و بیخۆی. سبحان الله، تۆ سیر تێکچوونی ئەخلاقیاتی ئەمانە بکە، دەورە عەقڵ تەقەبولیکە. وەڵی هەتا بڵاو نەبوو بۆ، هەتا وەکو نەبوو بە هەڵایەکی گەورە، وەڵی لەناو خەڵکا باسی کردای کوڕی مەکابرا لە خۆواڵێ خەڵک چۆن شتی واکە. ئێدا ئەوە کرا سەرانی ئەو وڵاتانەش کردیان کەوا دوێنە و پێرە دیسانەوە پاشە قوڵێکی تریان تێ هەڵداین و پشتیان تێکردی. وەیە بێ ئیماندار برا بەڕێزەکانم بەردەوام ئاگادار بێ. چارەسەری ئێمەش لە هەموو کات و ساتێکا دینە، ئیسلامە، خواناسیە. توخوا ڕۆژێک هاتوویتە مزگەوتەوە مامۆسا فێری شتێکی خراپ بکە، غەیری ئەوە نەبێڵە چاکەکار بە لەگەڵ دراوسەکانتە، لەگەڵ خێزانەکەتە، لەگەڵ مناڵەکانتە، فەرقی مناڵت نەکەی. بۆت نییە فەرقی مناڵەکانیشت بکەی، چ جایەوەی مناڵبەری خراپەی بەرامبەرکەی. لە مزگەوت تا ڕۆژێک پێ دوتراوە ئافرەتی خەڵک ماشەڵڵا ئەویان جوانە ئەویان وایە، ئەڵێ ئافرەتی خەڵک وەکو خوشک و دایکی خۆ دەبێ سێر بکەی، چاوت داگرە لە ئاستیان، حرامە، گوناهبارە بی، بۆ قیامەتیشت مەسئولیەتی هەڵە بێ هەڵگری. لە مزگەوتەوە فێری پاراستنی خاک و نیشتیمان نەکری، فێری ئەواکری ئەخلاقیاتت بەرز بێ، ڕەوشتت بەرز بێ، خۆت جوانتر بێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێ ئەوەی لە خواوە نزیکە ئەو کەسێکەوە ئەخلاقیاتی زیاتر بەرزە، خوو ڕەوشتی زیاتر جوانە. داواکارم لە خوای پەروەردگار لە گوناهمان خۆش بێ و لە گوناهی دایک و باوکمان خۆش بێ. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه ومن والاه. خۆشەویستانم ڕە ڕۆژگارێکین بەڕاستی ئەم هەموو فیتنەیە ئەبینین، ئەی ئێمە چی بکەین؟ حتمە نەبێ ئێوەی بەڕێز بازەوە بکەن، باشە مامۆستا تۆ باسی واکەی ئەمە وایە و ئەوە وایە، ئەی چی باشە؟ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویە دەستگرتن بە دینەوە باشترین شتە، دەستگرتن بە دینی خواوە، ئیلتیزام بوون بە مزگەوتەوە، بە نوێژی جەماعەتەوە، بەهاتن بۆ مزگەوتەوە، بەهاتن بۆ خوتبەکانەوە، ئەمە باشترین شتن بۆ ئێمە ئیماندار، بۆ ئەوەی لە مجتەمەعی ئیسلامی دانەبڕین. مەڕێک کامە گور کام مەڕاخوا و مەڕاخوا کە خۆی دابڕانوە لە قەراخەوەی، بۆیە ئێمەش با لە مجتەمەع دانەبڕین، لە مزگەوت دانەبڕین، لە دینداری دانەبڕین. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ لە ڕۆژگاری فیتنەدا، لەو ڕۆژگارێک کە فیتنە بڵاوە بێتەوە، هەر کەسێ دەستی بە سونەتەکەی منەوە و بە دینی خوای پەروەردگارەوە کرد، ئەوە ئەجری ئەو کەسە وەکو شەهید وایە، ئەو شەهیدەی لە مەعرەکەیەکە بەرامبەر کافرێک شەهیدە بێ. ئەجر و پاداشتی ئەم کەسە لەم ڕۆژەیە بەس دەبەرەوەی دەستی گرتووە بە دینەوە، ئەجر و پاداشتەکەی هێندە گەورەیە. خوای پەروەردگار بە یەحیا فەرمێ، یەحیای کوڕی زەکەریا سەلامی خوا لە خۆی و لە باوکی بێ، کاردووکیان پێغەمبەر بوون، فەرمێ یا یەحیا خذ الکتاب بقوة، ئەی یەحیا ئەو دینە بە قووەتەوە بە ڕێکوپێکی بگرە، دەست بە دینەوە بگرە. دەستگرتن بە دینەوە ڕزگارت ئەکا، ئەتپارێزێ، خۆتە پارێزێ، خێزان تەپارێزێ، مناڵەکان تەپارێزێ، مجتەمەعەکەمانە پارێزێ. وەڵڵاهی ئەگەر بۆ نمونە ئەم لادەی ئێمە، وەڵڵاهی ئەگەر دیندارتر بین سوێن بەخوا خوای پەروەردگارەمان پارێزێ، دەستگرتووتر بین بە دینی خوای پەروەردگارەوە، وەڵڵاهی هەم ڕزقمان زیادە، وەڵڵاهی هەم پارێزراویمان لە لای خوای پەروەردگارەوە زیادە، وەڵڵاهی هەم عاقڵترین لە چاو خەڵکێکی ترا. لەبەرەوەی ئێمە پێغەمبەرەکەمانە بینین صلی الله عليه وسلم، فەرمی ئەمە غەڵەتە، ئیتر ئێمە خۆمان لە غەڵەتەکان لادەین، دەست بۆ حەڵاڵەکانە بین، لە حەڵاڵەکانە خۆین، تێکەڵ بە خەڵکی چاکە بین. و هەروەها خۆشەویستانم دەستگرتن بە دینی خوای پەروەردگارەوە عیبە نییە، پێویستە موسڵمان شانازی بە دەستگرتن بە دینەوە بکات. ئەنی تۆ بۆ نمونە ئەگەر سیواکێکی بەدەستەوە بێ ناوی بێت عیبێ، لە مجتەمەعێکە لە جاتیەوەی بڕۆیتە دایرێکە و بەیانیتان باش، زۆر تەبیعیە، زۆر گەورەیە، شانازیە، بڵێ سەلامی خوای گەورەتان لێبێ، سەلام عەلەیکوم،
سلام عليكم ورحمة الله التزامت بدينكته هبي لكاتو ساتكاني جيانتا من كابرايكي ديندار من مسلمانك التزام بدينه بسنته وبقرآنه شيخ محمد راتب نابلسي بسرهاتي كسك من بو جرته وام كسا لوزارتي النوت إشي كردوا أفرمي وفدك لوزارتي النوتي دروي ولاتان لولاتاني أوروبية ودي ويكك لولاتاني مسلمان حتما أمان لوزارتي النوتي خويان وهاتونو أمانج وفدي كبيجوازية كا وزارتي نوتا لنا وزارتك ايتر بلي وزير يكم كسا بيجوازية كا دي بريس سروكو بلي أو كسي كهاتون نوينركيان سرپرشتياركيان لوفدي برامبر ووفدي بيدينك أوان آفرتك بريزكا يك توقع لقل أمهم مسلماناك آفرتك أم دسي بوبا ودسي بوبا ودسي بوبا توقع لقل أمياناك أقاد سد قنجكم قنجد التزامي بدينه وبمزقوته واي أما زاني خواي پروردگار حرامي كردوا آفرد أو فلانة نابي دسي أمو بريتاو شرع حرامي كردوا دس قريبا سنية وبخير بيسرسر وسرچاهم دس دريجك دسي ناقري دسي ناقري دوائي ترتيه بري لما سلام لهرهم يانكا صلاويان ليكا وبخيراتين يانكا دوائي وزير زور أقصي أمشتي بلاو ناشرين تو وفدي برامبر هاتوا بانيكا تو وفدي برامبر هاتوا أم كسخونا أمردي بلي أمرم بلي محاسبي قيامتك ريم بلي بيشيل قردني وتيخو حديثي بيغمبر صلى الله عليه وسلم بلي من التزام بدينك مهايا دسي بو نابا من كابرايكي دين دارم لوفدك هل لو رجع لوفدك جاكن والله جاكن كابرا باش غلطي جيتريج نكا دوایی کە وەفدەکە گاتە وەختی نیوەڕۆ ئەمانە لە کاتی نان خواردنا ئافرەتەکە پرسیاری ئەو گەنجاکە و باشەوە فڵان کەسە کێ ئەوە کوا بۆ لێرە نییە ئەیهێنن پرسیاری لێکاڵەوە بۆچی تەوقع لەگە منانەکە هەمویان تەوقعیان لەگەڵا کردن هێرە وەڵاهی من لە بە پێی دینەکەم حرامە دەست بۆ ئافرەتێک تەوقع لەگەڵ ئافرەتێکا بکەم کەوا مەحرەمی خۆم نەبێ دینەکەم ڕێگەم نادا هێڵێ بۆ دیارنەمای ئەڵێ وەڵاهی ئیزنیان داموتیان نەک شتێکی غەڵەت بکەی یان فڵانشە لەسەرەوەی کەوا من تەوقەم لەگەڵ توان نەکرد ئەنجا ئەو ئافرەتە بیر باسەوە کاڵێ وەڵاهی ئەگەر هەمووتان دینداریەکەتان وەکو ئەم کوڕە بوایە کە دینەکەتان پێتان ئەڵێت تەوقە لەگەڵ ئافرەتێکا مەکەن ئەگەر هەمووتان ئاوها ئیلتیزامتان هەبوایە ئێستا ئێوە شوێنی ئێمە ناکەوتن وەڵاهی ئێمە شوێنی واکەوت ئەمڕۆ بۆیە ئێمەی موسڵمان چاومان لە دەرەوەیە دینەکەی خۆمان لەلا سووکە لەلا کەمە لەو ئەوروپایە ئافرەتێکە مرێت جار وایە بە هەفتە بەمان نایزانە تا بۆگەنەکە مناڵی چی فڵانی چی ڕۆژی گیانداناوە لە جیهانە بە حسابە وڵاتان کۆبوونەتەوە ڕۆژی جیهانی مناڵان یەکی شەشیان بە ڕۆژی جیهانی مناڵان داناوە کوا ڕێکخراوەکانی مناڵان ڕێکخراوە گەورەکانەوەی پاراستنی مناڵ ئەوەتە لەو دوورگەیەوە حیا و حورمەتی مناڵیان نەهێشت شێیکە گەورە وڵاتەکانێکن فەرموو ڕێکخراوەکان قسە بکەن ئەیکوا ڕێکخراوەکانی ژنان ڕۆژی ژنانیان داناوە ڕێکخراوە گەورەکانەڵن ئەوانەی لەمە ئاسی عالەمە باز لە قەزیەی ژنەکەن پاراستنی ئافرەتەکەن ئەیکوا بۆ نایەنە پێشەوە دیفاع لە قەزیەکەی خۆیان کەنەوەتە لەو دوورگەیە بۆ مەگەر ئافرەتنی و ئەوانە خۆ خەڵک لە دینی خۆیانن هەر لە خەڵکی تیا لەوەشە موسڵمان هەر نەبنەوە مناڵان ئێمە جەرگمان بۆیان ێشە مناڵێکی بچووک چی ئەوە چی کردووە تا تۆم تاوانانی بەرامبەر بکەین واوتمان قەزیە غەزە ئەمانە ئافرەتی موسڵمانن بە بەشەریان نازانن کوا ڕێکخراوەکانی پاراستنی ئاژەڵ بڕۆ لێوە بزانە چیەک لێ بەرامبەر باش بۆیە خۆشەویستانم لەم ڕۆژەیە ئیماندار پێویستە دەست بە دینەکەیەوە بگرێ ئەو دینەی بپارێزێ دینداری شانازیەکی گەورەیە بۆ موسڵمان هەر کەسێ لە دینداری دابڕا ئیتر لە ئەخلاقیات دابڕێ دەسەداتە تاوان دەسەداتە خراپەکاری ئاو هاوەکو ئەوروپا لێدێ وەکو ئەو خراپەکاریت لێ دەکەوە ئێستا بە گوێی خۆمانەی بیسین بەخوا وای لێ دێ وەک پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ کە حیا و حورمەتتان نەما ئیتر چی ئەکەن بیکەن بەخوا وان حیا و حورمەتیان نەماوە ئەوە ئێمە بەلامان سەید نەبووە چکە پێغەمبەرەکەمان صلی الله عليه وسلم فەرمێەوە ئەوەی حیا و حورمەتی نەما چی ئەکا با بیکەیت تۆ هیچ دەسەڵات هیچی نییە نە حیای ماوە نە حورمەتی ماوە نە دینەی گرێ هیچ لە کەس ناترسی دوای ئەنجا وەکو ئاژەڵە دوای حەزەکانی خۆیەکە خۆی پەروەردگارمان پارێزی ئیسلام بۆچی هاو ئەم دینە بۆچی هاو بۆ باشە دین بۆ هاو بۆ بەشەریەت باشە چی پێویست بوو بەوەی کە ئیسلام بێت ئیسلام یەکەم شت هاو بۆ ئەوەی عەقیدە و بیر و باوەڕی خەڵک بپارێزێت بەڕاستی ئێمە پێویستە بزانین ئەمانە عەقیدە و بیر و باوەڕیان نییە عەقیدە و بیر و باوەڕی خۆمان بپارێزین
ئیمانمان بەخوا قایم بکەین شوێن کەوتنمان بۆ سونەتەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم زیاتر بکەین پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات لەو ڕۆژگارە عالەم دژی بۆ وازی لە دینەکەی نهێنا پاشەکشەی نەکە بڵێ کە وازم لێ نایەنێ خۆ بەخوا لەگەڵ مامایی چەکرێ ئێدە بەخوا مامەکانی خۆی قسەیان پێ بوو وازیشی نهێنا ئێدە بەخوا لێیاندا پیساییان کرد بەسەریان ئیهانەیان کرد گوێنیان پێدا وتیان زاحیرە وتیان شێتە وتیان تێک چووە وتیان دەستی لە پشتە بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم واسی نهێنا بە ڕێگەیەکی جوان ئوسلوبێکی ڕێکوپێک بانگەوازی و خەڵکەیەکی بۆ دینە 360 بت لە ناو کەعبەیە بوو لە دەور و پشتی کەعبە 360 بتی لێ بوو سپاس و ستایش بۆ خوای پەروەردگارەوە ئەوە دینەکەی پێغەمبەرە صلی الله عليه وسلم وای کرد ئەم بتار نەما بتپەرستی شەخصپەرستی قەبرپەرستی نەمان تەنها خواپەرستی مایەوە سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار واروەها دین ها بۆ ئەوەی بۆ پاراستنی ژیانی خەڵک لە سەردەمی قوڕەیشیشە لە سەردەمی پێغەمبەریشە صلی الله عليه وسلم لە عالەما مناڵ کوشتن هەبوو بە تایبەتی کچ کوشتن کچ بەکەم سێرەکرا ئافرەت بەکەم سێرەکرا ئەم شەریعەتە جوانە هاو فەرمووی کچ کوشتن چییە کچ لە دایک بووە بێ حەیوانی بۆ سەر بڕی دڵە پێی خۆش بێ فەرقی مناڵەکانە نابێ بکەی بە شەمیراتیە بێ پێ بدەیت ئەوەی کەوا مناڵێکی کچ یا دوو مناڵی کچ بەخێوکا بەڕێز و بە حورمەتەوە هەتا ئاگاتە دەستمێردەکەی ئەبنە پارێزەر بۆی لە ئاگری دۆزەخ دەرگایەکە بن بەو بەهەشت ئاوا دینە فێری پاراستنی ئافرەتی کردی ئەلەم دینەوە بەڕاستی ئافرەت پاراستن ڕێزگرتن لە مناڵ ڕێزگرتن لە گەورە ڕێزگرتن لە بچووک هاو واروەها فەرمووی کە پارێزگاری لە نەفسی یەکتر بکەن یەکتر مەکوژن تاوانی ئەوها مەکەن مناڵ مەکوژن گەورە مەکوژن تەنانەت پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەمە شەڕکردنی پێغەمبەر بووە هەر کەسێک بینی لەم شەڕە لای داوە ئەوە لە ئیسلام لای داوە پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنانەت بۆ شەڕکردن ئەی فەرموو پیر مەکوژن پیرێکە داماوە کەوتۆ بە تەمەن هایتر بۆی کوژن زەلامێکە بینن لە دەر لە شوێنەکە شەڕتان لەگەڵا ناکە مەیکوژن بۆ ئەیکوژن بە ڕێگەیەکە ئەڕۆن بۆ شەڕکردن داری لێ دار مەبڕنەوە کانی لێ کانی شوێر مەکەنەوە بەردی تێمەخەن شتی تێمەخەن معبەدێکە بینن معبەدێکی دینێکی ترە ئەگەر حەقی ئێوەیان نییە حەقتان نەبێ مەی ڕوخێنن ئێوە بڕۆن ئێوە بۆ بانگەوازی خوا هاتن بۆ ئاشتی هاتون بۆ دینداری هاتون ئەوەی شەڕێکی لەگەڵتانە شەڕی لەگەڵا بکەن شەڕی نەکرد ئێوە بڕۆن و تەواو ئەمڕۆ کابرا زەلامەکە شایەتمان پێێنێ و سەریە بڕێ سبحان الله تۆ زێن بێدینیە دەی بڵێ قل أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله بڵێ دەی بڵێ أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله أشهد أن لا إله إلا الله وأشهد أن محمدا رسول الله يا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ وای فەرموو ئەوە خوێن و ماڵی لە ئێوە حرامە دەستی بۆ نەبەن ئەنکە شایەتمانەکەی پێێنن جای کوژی ئێمە چەند دینداریەکە الله ئەکبەر جەنازەیە لە سەربانێک و بەرەهاتەوە الله ئەکبەری چی با بە جەنازە بۆ بەرە دەیتەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی ئێوە ئەگەر یەکێک وەفاتی کرد کوژرا ئیهانە بە لاشەکەی مەکەن ئیدە تەواو مردووە گوێیان مەبڕن لوتیان مەقرتێنن سکیان هەڵمەدڕن کابرا مردووە تەواو بۆ قیامەتی خۆی ڕۆشتووە ئێمڕۆ بە ناوی دینەوە دێ لە سەربانێکەوە الله ئەکبەر جەنازەی فڕیاتە خوارەوە الله ئەکبەری چی برا شایەتمانە پێێنێەوە ئەو کوژێ پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی هەر کەسێ شایەتمانی هێنا ئیتر خوێنی لە ئێمە حرام دەستی بۆ نابێت دێ ئێمڕۆ شایەتمانەکە و بێنێ و جا خوێنەکەش حەڵاڵە ئەبێ بەڕاستی ئێمە بزانین دین بۆ ئەمانە نەهاتووە واروەها دین ها بۆ ئەوەی ناموسی خەڵک بپارێزراو بێ ئێمە ئەم دینە بەڕاستی چەندێ خۆمان ئەخلاقمان جوانە ئەم مجتەمەع کوردیەک ئەخلاقی جوانە لەگەڵەوەیان مجتەمەع بەهۆی دینەوە ئەوەنەی تر جوانتر بوو پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من هاتووم بۆ ئەوەی ئەخلاقە جوانەکان زیاتر بکەم پڕتری بکەم إنما بعثت لأتمم مكارم الأخلاق من بۆ ئەوە هاتووم مەکاریمە ئەخلاقە جوانەکان زیاتر کەم کامڵتری بکەم بۆیە دین ئەخلاقیاتی زیاتر کە لە ناو مجتەمەع ڕێزگرتن لە دراوسێ ڕێزگرتن لە خزم ڕێزگرتن لە وڵات و نیشتیمان ئەمانە هەر هەمووی بەهۆی دینەوە بەڕاستی گەورەتر بوو و هەروەها پارێزگاری لە عەقڵ دین ها و پارێزگاری لە عەقڵکە کورە عەقڵی خۆتان مێنە دەست هەموو کەسی ئاگاتان لە عەقڵتان بێ ئێوە بۆ دروستکراون خوا بپەرستن مشک پەرستی لەکوێ گاپەرستی لەکوێ مەیمون پەرستی لەکوێ بت پەرستی لەکوێ قەبر پەرستی لەکوێ شەخص پەرستی لەکوێ دین ئەوە عەقڵی پاراستی کاکە تۆمانە تۆ چیەکەی مشک بۆ پەرستی جرج بۆ پەرستی بوزایەک بۆ پەرستی بۆ دینێکی وەهمی و بۆ خۆ دروست کردووە خوا بپەرستە ئەوەی کە دروستی کردووی بیپەرستە
واروها پاراستنی ماڵ و سەروەت و سامانی یەکتر ئەم دینە هاوی تر پارێزگاری لە سەروەت و سامان کرا هەر کەسێ مسلمان بێ سەروەت و سامانی پارێزراو بوو خزمەتە کرا ماڵی پارێزراو بوو ئەخلاقیاتی پارێزراو بوو معاملەی پارێزراو بوو دینەی فەرموو ئەمانە معاملە ڕیباییەکانن مەیکە لێ وازی لێبن مانە ڕیبان با ماڵەکەتان بە هەدەر نەچێ لە بین یەکترا غەدر لە یەکتر مەکەن فێڵ لە یەکتر مەکەن غەش لە یەکتر مەکەن ئەم دینە جوان نییە بەڕاستی ئێمە پێویستە ئەگەر گەشت بکەین بۆ دوورگەکەی ئیسلام گەشتکەین شانازی بە دوورگەکەی ئیسلامەوەکەین شانازی بەو هەموو مسلمانەوەکەین شانازی بە دینداری خۆشمانەوەکەین سوپاس و ستایش بەخوای پەروەردگار